بەوەی بێبەڵێنی و پشتگوێخستنی هەڵەبجە و کەسوکاری شەهیدان لەلایەن حکوومەتەوە، کۆمەڵی قوربانیانی کیمیاباران و کەسوکاری شەهیدان بایکۆتی یادکردنەوەی تاوانی کیمیابارانیان کرد. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایان گەیاند سربەخۆ خۆیان یادی تاوانەکە دەکەنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان نە کەس بوو بۆ ئێمە، نە فریاد ڕەز بوو و نە چاوێکی هەبوو ئازار و مێنەتیەکانی هەڵەبجە ببینێ و نە گوێیەکی هەبوو هاوار و ناڵەی خەڵکە قوربانی دەرەکەی ببیسێ. هەزار یادی کارتۆنی لەو شێوەیە ئەکەینە قوربانی دڵی شکاوی گەنجێکی هەڵاتووی ئەم شارە. هەزار یادی لەم شێوەیە ئەکەینە قوربانی گەنجێک بۆ ئەوەی هەلێکی کاری دەستکەوێ و شەرەفمەندانە لەم شارەیە بژی. هەزار یادی ئاوها ئەکەینە قوربانی هاوار و ناڵەی شەوانەی بریندارانی کیمیابارانی هەڵەبجە. هەزار یادی ئاوها ئەکەینە قوربانی هاوار و ناڵەی ئەو دایکەی کە 34 ساڵە بە خەیاڵی لە باوەشگرتنی کۆرپەونبووەکەی سەر ئەنێتەوە و ڕۆژەکاتەوە. لەبەرەوە وەکو کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ڕایەگەێنین ئەمساڵ لە 34مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەدا بە هیچ شێوەیەک بەشدار نابین لەو مەراسیمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 34مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە سازی ئەکات و بۆ خۆمان بەجیا مەراسیمێک بۆ پرسەی شەهیدەکانی خۆمان دادەنین. ڕۆژ لە دوای ڕۆژ تەندروستی بریندارانی چەکی کیمیاوی خراپتر دەبێت و بەڵێنەکانی حکوومەتیش بۆ چارەسەرکردنیان بێکردار بووە. بڕیار بووە ساڵی پار 90 بەرکەوتەی چەکی کیمیاوی بۆ چاندنی قەرەنەی چاو بنێردێنە دەرەوەی وڵات، بەڵام تا ئێستا تەنانەت یەک بەرکەوتەش ڕەوانە نەکراوە. بەداخەوە داواکارم لەو لایەنەی کە تەمویلی ئەو پرۆژەکە هاوکارە بێت لە واقعی قوربانیەکان تێبگا و گوێ نەگرێت بۆ ئەو بەرپرسانەی کە بۆ گەورەکردنی خۆیان هەندێک کارەکەن. ساڵی ڕابردوو ئەو تیمە هاتنە پارێزگای هەڵەبجە و ئێمە وەک کۆمەڵی قوربانیان تا ڕادەیەک هاوکاریان بووین و ئێمە کاتێک لەگەڵ وەزارەتی تەندروستی پەیوەندیمان کرد وتیان ئەو تیمە کە هاتوون ئێمە بێئاگان لێی و ئەو تیمە ئەو لایەنەی کە هێناوێتی ئەبێ ئەو ئیدامەی ئەو پرۆژە بدات. دیارە کاتێک ئێمە سەردانی بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەمان کرد پێیان ڕاگەیاندین بەڵێ ئەو تیمەی کە هاتوون بڕیارە 90 کەسیان بۆ زەڵی قەرەنی بکەن لەلایەن هەردوو بەڕێزان هاوسەرۆکانی یەکێتی یەکی سی زەڵی قەرەنیان بۆ بکرێ و یەکێک لەو بەرپرسانەی کە تیمەکەی هێنابوو ئاغای ئەسەدی کە هاوکاریان بوو مەڵێنی دابوو ئەوی 30 کەسیان بۆ زەڵی قەرەنی بکە. بەداخەوە لەو 90 کەسە هەتا ئێستا یەک کەس زەڵی قەرەنی بۆ نەکراوە. بڕیارە ئەم ساڵ 34مین ساڵیادی تاوانی کیمیاباران بکرێتەوە، بەڵام پەراوێزخستنی داواکاری کەسوکاری شەهیدان و قوربانیانی چەکی کیمیاوی گەشتووەتە ئەو ئاستەی نیگەرانیەکانیان دژی حکوومەت زیاتر بێت و بۆ ئەم ساڵ جیاواز و سربەخۆ یادەکە بکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.